شەرمەزارم ڕوو زەردی تۆم وەک قەمەر خاڵقی خۆم لە بەرنامەت چوومە دەر چوومە ڕێگەی بیر و بۆچووی ئەم دەمە تووشی سەختی و هەڵدێرێ بووم بێهونەر بە ڕوو زەردیت کاکارم لە دەرگات ئەی خاڵقی خاوەن هێز و دادگەر مەگەر زاتت بە لوتفی خۆی پەنادا خەتابارێ بێبەهانە لە مەحشەر سەری کڕنۆش لەسەر خاکە دائەنێم پەنام هەر تۆی نەجاتم بێ لە خەتەر. بینەرانی ئازیز و خۆشەویست، ڕێز و سڵاوی خۆمان لە بەرنامەی ناسک خەیاڵانەوە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستەکەی بۆ وتوێژ لەگەڵ ناسک خەیاڵ و شاعری ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاوایی و گوندی نێ سەر بە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بە خزمەتی ئەوەی خۆشەویست گەیشتن خزمەتی شاعری بەناوبانگ کاک ڕەفیقی ئەرژەنگیان. کاک ڕەفیقیان سڵاوت عەرزەکەین و سوپاس دەکەین کە دەرفەتە پێداین بە خزمەتی ئەوەی خۆشەویست بکەین. منیش ڕێز و سڵاوم هەیە بۆ زەحمەتەکەتان بۆ خۆتان بۆ زەحمەتی کێشاوتانە منتان گەورە کردووە. خواهشەکەم کاک ڕەفیقیاگە بکرێت جەنابەت تا ئەندازەیە خۆتان بە بینەران بناسێننەوە بیۆگرافیەکی خۆتان باس بکەن. سپاس دەکەم. بەڵێ من ناوم ڕەفیقە، فامیلم ئەرژەنگیە، باوکم شەریفی ناوە، لە ئاوایی نێ لەدایک بووم لە ساڵی 1347 هەتاوی تا دەورەی ڕاهنمایی دەرسم خوێندووە. لە ساڵی 62 دەستم کردووە بە شێعر وتن هەتا ئیستە نزیکە 33 ساڵە لە بەرنامەی ئەدەبیاتە کارەکەم. کار و پیشەتان چیەنی کاری هەر کارتان کارهای هونەری و ئەمانەیە؟ وەڵا بەڵێ 3 مەرحەلە من کارم گۆڕیاوە. ماوەی چەند ساڵێک کەشاوەرزیمان بوو، ئەوە کە دەستمان لێ هەڵگرت. دوای کەشاوەرزی کار ئەسڵی من بەنایی بوو، نزیکە 20 ساڵێک کار بەنایم کرد. دوای 20 ساڵە ئیسە ماوەی 10 ساڵە بێت خەریکی بە ماشین خەریکی شتپەخشکردنەوەم لەم گوندانی مەریوانە بڵێن وەکو تایت و سابوون و ئەو کارانە. هەشت ساڵ وەیخوا. کاک ڕەفیقیانی مەسەلەن پیشەکەتان شتێکە و زەوقەکەتان لەگەڵ شتێکی ترایە هونەر و ئەدەبیات و ئەمانە چۆن بوو کە جەنابەت کەوتیتە فکر ئەوەی کە شیعر بنووسی؟ ئەم ئیستیعدادە چۆن لە خۆتا بەدی کرد کە توانایی شیعر وتن و شیعر نووسینت هەیە؟ وەڵام من لە ساڵ 57 کە بڵێن دەورە گۆڕیا کتێبهایەکی کوردی کەوتە منتەقە، وەکو کتێبی مامۆستا قانع، وەکو کتێبی مامۆستا شەریف، وەکو بڕێ کتێب کە بەدەستمان گەیشت ئیستفادەمان لێ ئەکرد و ئەنازەیەک ئیستفادەمان لێ ئەکرد. خۆم بۆ خۆم بە خۆم زانی کە منش ئەتوانم لەوانە بڵێم. هەر بە ڕێگا ئەچوو شتمە یەکە خست، کەلیمەم یەکە خست، وشەم یەکە خست، بەیتم دانا لە خۆمۆ. دوای وردە وردە ساڵ 62 ئەوەڵن شعرێ بەناو پەپولە دامنا، بەڵام کە ئیسە تەماشایەکەم جوان نییە، لە چاو ئیمڕۆ جوان نییە. ساڵ 62 دوای ئیتر هەتاوەکو ئیسەکە 23 ساڵەکە من هەروازم نەهێناوە لە سەربازی. چەند شعرت توتە ئێستا؟ وەڵا گە بڵم زیاتر لە 500 پەڕە شعرم بێ بەزیاوە. کاک ڕەفیق لە چ کاتانێک کات جەنابە شعر ئەڵەی؟ هەندێک لە شاعران هەن لە کاتی خەڵوەتە، لە شەوە، لە ناو تەبیعەتە. لە چ کاتێکا زیاتر حەزت لە شعر وتنە یا شعرت بۆ دێت؟ وەڵاهی من زۆرتر لە ناخۆشیە کە ناخۆشیە ببینم، کە ناڕەواییەک ببینم شعرم بۆ یەت و دوای یاداشت یەکەم. بڵێن لە ڕێگا بێ، لە ناو ماشینا بێ ئەوێسم یاداشت یەکەم و شەو کاتێکم ناڵەکان خەوتن دایە ڕژمن سەر دەفتەر. ئەنی فکرەکەیت لەو کاتی ناڕەحەتیا بۆ دروستە بێ و داڕژانەکەی لە تەنهاییە. بەڵێ ئەرە وەڵا یا لە پەندی پێشینیانی شعرم بێت، پەندی پێشینیان لە خوێنمەوە کە خۆشم زۆرم داناوە پەندی پێشینیان هەر دەستسازی خۆمە. پەندی ئیسەیە، بەڵام وەکو پەندی پێشینیان وایە خستمە ناو پەندی پێشینیان. نازناوی چیت بۆ خۆت هەڵبژاردووە؟ قوربان وەڵا بێزار. بۆچی بێزار؟ وەڵا ئیتر نازناو بێزارم هەڵبژارد کە خۆم
هەتا شعرێکی شموتۆ بەناو بۆچی بێزارم لە مەسەن لە عەداڵەتی و لە شتایەک ئەبینی کە مەسەن بە ئەبێ میلەت ئاوا نەبێ لە هەموو شتێک خراپ بێزارم هەر شتێک خراپ بوو ئەوە لی بێزارم و بە خاطرەوە نازناوەکەمەڵ بژاردووە ئەم بێزاریانە لە شێعرەکانیشتا دیارە ینی بێزاری دەربڕی بێ بە شتێکی ناخراپ لە کۆمەلگا بەڵێ وەڵڵا حتا لە شعر مناڵەکانیشە دەرم بڕیوە شعر کە بۆ مناڵانم نووسیوە دەرم بڕیوە و شعرە بۆ زیرەبارم داناوە کە خەڵک پارێزگاری لە بڵێن لە دیمەن ناکەن لە منزەری کوردستان ناکەن لەم هەموو ئاو خاکە لە ژینکە ناکەن ئەرەوەڵە ژینگە پارێزی ناکرێت لەوانشە لەش حتا لە شعر مناڵەکانشە دەرکەوتووە لە شعر کۆمەڵایەتیا دەرکەوتووە لە شعر نیشتمانیە دەرکەوتووە بەڵێ زرێبار ئەی گۆمەشین ئەی کانگەی جوانی و ئەبین لێت جوانە شەپۆلی ئاو کاتی شەماڵ و هەتاو سەیرانگای کوردستانی ئاوێنەی نیشتمانی بەهەشتی مەریوانی یەکجار دیمەنێ جوانی دەوری ئاوت قامیشە پەرژین تۆیە هەمیشە لە ناوەڕاستی دەشتی بۆ سەیران و بۆ گەشتی دەورت حەسارە شاخن سەربەرز و بەدەماخن دیمەنێکی زۆر جوانە بەڵام زۆر دڵگرانە نایپارێزین بێڕێزین بۆیە بێماف و هێزین ئاگر مەدەن دەشت و دۆڵ مەیکەن بە خاک و بەخۆڵ سروشتی ئەم وڵاتە لە مێژە ئاواتە با هەمومان بەجارێ بە یەک دەنگ و هاوارێ پەیمان بەسین بێوچان وڵات بکەین ئاوەدان تەبێعەت کەین بە گوڵزار وەکو دیمەنی بەهار ئەم بەحر و دەشت و دارە هەمووی لێمان بێزارە بێزار هەتا بمێنێ هیچ حەقێ نافەوتێنێ بەدەمەوە هاتن و بە پیرەوە هاتنی خەڵک چۆنە بینی ینی وا هەستەکەی لە کوردستانە خەڵک بایەخدا بنن بۆ ئەم کارانەی ئێوە وەڵا ساڵ بە ساڵ باشترە بێ یانە لە ئەوەڵ باوەڕکە تا چەند نەفر پێوتم ئێوە شێت نەمانێ نووسنمە چ خەریک چین بەڵام ئیسە وردەوەدە یانە زیاتر لە 70-80% خەڵک پێشوازیەکەن لێمان احترامان زیاتر لێگەن لە چاو خەڵکایەکی ئاسایی احترامان زیاترە مەسەن ئێمەش خۆمان احترامەگەن احترام زۆر احترام دانین بۆ خەڵک ئەلبەتە ئیتر لە بەرامبەر ئەوانش باشن وەڵا خەڵک ئەبەر مناڵان کیژولاوان بڵێن گەورەکان ئەلعان بۆیان دەرکەوتووە کە خوێندن و کاری ئەدەبی کارێکی جوانە ئێمەش مەمنون خەڵک هەین زۆر مەمنونیان هەین مەریوان شاعری زۆرە وەڵا وا ئەبزانم زیاتر لە 1000 نەفەر شاعری تیاوێ بە دێو بە شارەوە کە بتوانن وەڵا ئێمە ئەرەوەڵا لە مەسە ئەنجمەن وەژینە ئەچون بۆ ناوێن بینبێنە چون بۆ لایەن خۆمان کۆڕێکمانە بناو کۆڕی ئەدەبی غەریبان ئەوە نزیکەی 14 ساڵە ئێمە شەوانە دانیشین بۆ نەقد و بەڕەستی و ئەو شتانە 14 ساڵەیە من ناو خەڵکە کارەکەین و کاری نەقد و بەڕەستیەکەین شعری یەکتر بەڵێ کاگرافێک جەناب کێ بە مامۆسای خۆتە زانی لە شێعرەکانتە وەڵا ئێمە لەو کۆڕی خۆمانە بڵێن لە ئاستی لە زانینە گەورە بچووکمان هەیە بەڵام لە تەمەنانێ مەسەلەن بڵێن وەکو کاگ ئەحمەدی بەهرامی وەکو مامۆستا جێماو کە ئێمە شاگردەوان بووین هەر ئەوان لە ئێمە زۆر گەورەتر لە شعریشا لە ئێمە گەورەترن وەکو کاک حەمەستیق مامۆستا حەمەستیق فەوق لیسانس ئەدەبیاتە زۆر شارەزایە کاک ئەیوب حەقبین ئەمجار ئەو برای شمار خوێنەوارێ باشە فاتحتین و لە دیپلۆم بەرەو ژوورە لە ئەدەبیاتیشا زۆر مەتالعەی هەیە ئەوان لە ئێمە گەورەترن هەرچەند من لە زوو ئەنووسم بەڵام نەگەیشتوم بەوە چون ئەوان خوێنەواران زیاترە من دەورەی ڕاهنماییەوان دەورەی دیپلۆم بەرەو ژوورن ئەوان زیاتر مەسەلەن توانایی شعریان هەیە لەناو شاعرانی کۆنا زیاتر شعری کام شاعرە خوێنیتوە یا توانین بڵێن کاریگەری و زیاتر لە کامێک لە شاعران وەرگرتووە وەڵا لە سەردەمی مناڵیە لە سەردەمی بڵێن لاویە هەتاوەکو بڵێن ساڵی 70 تا دەوری سەربازیم تەواو بوو زۆرتر لە قانع و بێکەس و مامۆستا شەریف و ئەنازێکی نالی متالعەیە کرد جوان تێنەیەگەیم لێ وەلێ شێعرەکانی مامۆستا ناری کاکە حەمەی بێلوو
باش متالعمە کرد بڵێن مامۆستا وەفایی شامی کرماشانی شاعرە فارسەکان ئەنازەیە وا هەستەکەی خۆت زیاتر تەقلید لەی کامیان کردووە من وا بزانم وڵا زۆرتر شعر منتەقەی مەریوان زۆرترمان بە قانع نزیکە زۆرترمان کەمێکیشم لە شعرەکان وەچێتە سەر وەفایی بەڵام زۆرتری بە قانع نزیکە لە چ بابەتانێکە شعرت نووسیوە جەنابەت وەڵاهی بۆ نەوعی شعریم زۆر نووسێ مەسەلەن بڵێن مستەزادم نووسیوە پێنج قوتاکیم نووسیوە ئەمجار ڕوباعیم نووسیوە بڵێن دوو بەیتی قاڵبی شعری بەڵێ ئەمجارە غەزەڵ زۆرم نووسیوە ئەلەمان نووسیمە وەکو نێوەڕۆکیش بۆ چوونەکەی بڵێن کۆمەڵایەتیم نووسیوە بۆ مناڵانم نووسیوە نیشتمانیم نووسیوە تەنزم ئەنازەیەک نووسیوە شۆخی و تەنزم نووسیوە مەتەڵ شعریم نووسیوە شعریش و مەتەڵیشە ئەمجارە ئالەمانە زۆرم نووسی عاشقانەیشم هەر هەیە ئەنازێ عاشقانم هەر هەیە زەمان زووە زمانی لاوێتی زمانی گەنجیارەوەڵە لە هەفتا بەرەو خوارە و هەفتا و دووە و هەفتایە و ئالم دەورە ئەکرێ لە بابەتەکان چەند شعرێکمان بۆ بکەنن لەو بابەت ئاین لە خزمەتانە پاڕاننەوە شەرمەزار و ڕووزەردی تۆم وەک قەمەر خالقی خۆم لە بەرنامەت چوومە دەر چوومە ڕێگەی بیر و بۆچووی ئەم دەمە تووشی سەخت و هەڵدێرێ بووم بێهونەر بە ڕووزەردیت کاکارم لە دەرگات ئەی خالقی خاوەن هێز و دادگەر مەگەر زاتت بە لوتفی خۆی پەنادا خەتابارێ بێبەهانە لە مەحشەر سەری کوڕنوش لەسەر خاکە دائەنێم پەنام هەر تۆی نەجاتم بەی لە خەتەر بم خەسەر ڕێی چاکەکردن بێ قسوور بۆ عەبدەکەت باخی ڕەحمت بێنە بەر ئاگاداری چ دەردێکە تووشی بووم دەوری داوم دەمبەژاری پڕزەرەر لەبەر ناوە بەرزەکانی ڕەسوولت لوتفێ فەرموو بمان بەخشە بەڕێبەر کێ ئەتوانێ لە مڵکی تۆ دەربچێ ڕەحم و لوتفت تەواو نابێ بە دەفتەر شعرێکی مناڵانەیش هەیە کە کەمە ئەڵێ با شعرە گەورەکان دەخوێنمەوە ئەمە بەناو کەروێشکەکەم هەر لەبەریشمە لەبەری خوێنمەوە ئەڵێ کەروێشکەکەم زۆر نەرمە بچکۆلانە و خوێنگەرمە گێزەری بۆ پاکەکەم کولانەی بۆ چاکەکەم کولانەکەی دامەزرا بۆی دێنم سەوزەی مەزرا ئازاری نادەم بەدەست نایفرۆشم بە هیچ کەس سوور و سپی و خاڵاوی ماچی ئەەکەم دوو چاوی بەخەی چاوم خۆشمەوێ لەسەر باڵما ئەخەوێ کاتێ لە خەو هەستاوە دەست و باڵم حەساوە بۆی دا ئەنێم جامێ ئاو ئەی پارێزم وەکو چاو زۆر جوانە ئەم شیعرانت قەدی بیستووە کەسانێک مناڵانێ لە بەریکەن لەم لاولا بەڵێ من لە 2 ساڵ لەمەوە پێشەوە هەستم کرد لە ناو مناڵە کووردا کەمتر شعری کوردی و بابەتە ئەدەبیە کوردیەکان بڵاوە کراوەتەوە خوێنراوەتەوە منیش هاتم ئەوەڵجار شعرێکم تایپ کرد توو شعرم تایپ کرد توو شعرەکە 400 دانە فتوکۆپیم لێ گرت بڵاوم کردەوە و هەفتەیەک وەختم بۆ دانان وتم هەر مناڵە ڕەوانی کە جایزەی پێ تەماشام کرد نەگەیشتە هەفتەکە زیاتر لە 50 مناڵ ڕەوانی کردبوو ئەمجا هاتم جایزەم پیان بە کشان گوڵقژ و بڵێن بە کوڕان جێسویچی و خوتکار و دەفتەر و شتانە هاتم کە زانیم مشتریم زۆرە و مشتری شعر زۆرە و کاری ئەدەبی کوردی مناڵانە زۆرە هاتم 200 دانێ ترم گرت بڵاوم کردەوە تا ئیسە دێ بەدەی منتەقەی مەریوان و منتەقەکان تریش هەتا گاتە شوێنانی دوور حتا بۆ عێراقیشم ناردووە بۆ تا ئیلام تا ئەگاتە میاندووا و بۆکان و مەهابات و دیاتانە دێ بەدێ شعری خۆم پیاون شعرێکە قازانجی بێ شعرێکە بۆ مناڵ بۆ خاوێنی بۆ منتەقە ژینگە پارێزی لە هەموو بوارە بڵێن جوانەکانە شعرم بۆ نووسین بۆم تایپ کردوون تایسە نزیک بە 8,000 شعرم 8,000 کۆپیم لە شعری خۆم گرتووە کە 16 شعرەکە هەر بە هەزینەی خۆتم کار بەڵێ بە هەزینەی خۆم کە هیچ کەسێ حمایەتی لێ نەکردووی بەخوا یەک دوو نەفەر یەک دوو برادەرێ
کەمێ یارمەتیانە بڵێن لە وەسیلا و لە تایبکردنا بەڵام هەر زۆرتری خۆم بوو. باش چی وات لێ ئەکاکە تۆ ینی شعر بڵیت و بە پارەی خۆت بینوسیت و دێ بە دێ بڵاوی کەیت و لەم کوردستانە؟ وڵایتر من خۆم یانە هێن هەستم کرد کە مناڵە کورد لەبەر ئەوە کە زمانەکەی ڕوبەتیاچوون دەچێت ئەلان بڵێن بە هەزاران وشەمان هەیە کە مناڵ خەریکە لێی تێگەچێت مەسەلەن تەماشاکەی بەجەسەمەی ورچێکی تەماشا بە ئەڵێوە خرسە ڕێوێکی تەماشا بە ئەڵێوە ڕووبایە مناڵە مەدرسەیی بیانێ باوەڕ کە زۆر کاری کردوە لەسەر لە مێژک منا ئەو کەم و کورتیانەکە لە ناو مناڵە کووردا هەیە ناو ئەدیبیاتی مناڵە هەیە ئیتر منیش بە پێی توانین خۆم تا ئەو نەتوانیم بە هەوڵ بم ئینشەڵا زیاتریش هەراوڵەیە کارێکیش ناکەم ئینشەڵا کە زەرر بە مناڵێ بگام مەسەلەن شێعرم داناوە کە زۆر مناڵ قازانجی لێ کردووە. یعنی بۆ خۆت ئەم کاریگەری و تەسیراتی ئەم کاری خۆت ئەبینی تۆ لە ناو ئەگەڕی بە دیاتەکانە بمانە ئەبینی ئەم مناڵەکان شعری تۆیان لەبەر کردبێ؟ ئەرەوەڵا زۆر حتا فیلم بەرداریم لە 600 قەتع فیلم بەرداریم هەیە کە لە مناڵانم کردووە نەتیجەم لێ وەرگرتو ئافرین پێوتون و خەڵاتیشم کردوون هەمووی لە میمۆریا لە فلاشێک ئەدام ناون بە دەستە جەمعی چەندها گورۆ سرودیان دروستکۆ لە شاعرەکانم لە مەدرسەکانە بەیانیانە لە بە بڵنگۆ ئەی خوێننەوە لەسەر سەفا ئەی خوێننەوە لە مەدرسە ئەی خوێنەوە حتا مەهدە کودەکەکان چەندها شێعرم پێدان مەهدە کودەک مناڵ شێعری مەسەلەن جوانم حتا نمونەی شاعرەکانیش هەر هەن. تایسە لە هیچ شوێنێکە وەکو کتێبی مستەقلی خۆت شعرەکانە چاپ نەبووە؟ بەڵێ لە چابوون لە 3-4 کتێبە چابووە کە وەکو کتێبی خۆت وە کتێبی خۆم ناوەڵڵا بۆچی هەوڵە نەداوە کە وەڵاهی لەبەر هەزینە زۆرتر لەبەر هەزینە و کاتیشم نەبووە زۆر شوێنی کەوم چون لە ماڵەمان مەسە مناڵوشتمان هەیە و تازە بڵێن ماڵوشتم دروست کردووە ئەو شتانە هێشتا وەختم نەبووە بەڵام تەمامە خەریک ئیسا خەریک کۆکردنەوەم کە شعرەکان پاگنووسکەمەوە وتم با وا بێ کە ئەکەوێتە بەردەستبینەر حداقل ئەرزشێکی بۆ جوان بێ هەڵەکانی هەمووی لابم ئەمجا چاپیکە. ئەگە بکرێ چەند نمونێتر لە شعرە جوانەکانتمان بۆ بخوێنی تۆ کە بینەرانیش کەڵکی لێوەرگرن؟ بەڵێ شعرێکی مناڵانی تریش هەیە خوێنمەوە دوای شعرێکیش پێت خۆش بوو شعرێکی غەرامیە خوێنمەوە شعرەکە ناوی مزگێنیە ئەڵێ مژدە زستان تەواوە سەرما و بەفر نەماوە کاتی گوڵ و گوڵزارە زستان تەواو بەهارە لە دێو لە شار دەرکەوین بۆ بەرزایی سەرکەوین بچین بۆ گەشت و سەیران بە گۆرانی و بە حەیران بیکەین بە چەپڵە ڕێزان وەک مناڵی یەک خێزان ساسکەین چینی هەڵپەڕکێ دایر بکەین کێبەرکێ بەدەم بەدڵ بەدەستان هاوار بکەین بێوەستان وەکو گوڵاڵەی کوێستان گەشە بکات کوردستان. کارەفێق کاتێککە تۆ بە ڕۆژاوە ئەگەڕی بۆ کار و کەسابەت و بە شەو ئەدەی تۆ ماڵۆ خەریکی شعرەبی من ماڵ و خێزان ناڕەحەت نین لەمە یا تەشویق دەکەن هانتە دەن بۆم وەڵا شکر باشن پێیان خۆشە یعنی زۆرتر ئەلعام مناڵەکانمان زیاتر لە 50 شعر بنیان لەبەرە کچە بچکۆلەمان هەیە کە مەهدکوودەکە ئیسە ئامادەگیە یانە زیاتر لە 15-16 شعری لەبەرە حتا فیلم بەرداریشی لە کراوە بڵاو بۆ تۆ لە ناو تەلەگرامەکانە ئەجا بۆ کۆڕ و کۆبوونەوەکانیش بانگی ئەەکەن کە بە شعر ئەو دەسی پێەکەن بە شعر سازان دەسی پێەکەن حتا لەو حەتەقدیریشیان پێیاوە بەو کچە چەند جار لەو حەتەقدیریان پێداوە کە مناڵێکی ئاوا وریا هەیە. نمونەی شعری کۆمەڵایەتی یاش بابەتەکانی تر غەیری مناڵان چیتان هەیە کە بۆمان بکەن؟ شعرەکەی ئەمەکە لە کتێبی کاک تالب دەربازە چاپ کراوە شعرێکە بە ناو بۆ نەیار گەرچنارت دی گوێز بگرێ بە بۆڵ ماسی ڕاو کرا لە ناو خاک و خۆڵ شاخی سوورێنت بینی لەسەر کۆڵ هێشتا کوردستان نابینی بە چۆڵ گەرتیر گەڕاوە بۆ گەروی کەوان شەتاو ڕاوەستا خاک بڕوا ڕەوان بێکەس و ئاو بن شار و بەحریوان وڵات نابینی بەبێ پشتیوان گەرشوتی شین بوو لەسەر تەختە بەرد ئەقیانوس گۆڕا بە هەڵەت و هەرد مرد بوو بە نامەرد نامەرد بوو بە مرد
هێشتا قڕ پێوە بە هەناسەی سەر ئەگەر ڕۆژ هەڵات کاتی نیوە شەو ڕۆژ بێ ڕەنگوتین مانگ جوانتر لە ئەو قەل و قشقەڕە بخوێنن وەک کەو مەیدان چۆڵ ناکا کوردی بیر پتە بەجێی بارانی بەهار تیر بارێ لەسەر پێ نەبێ هیچ گوند و شارێ بۆ جوان و بۆ پیر نەبێ هیچ کارێ کورد لە خەباتی خۆیدا ناشارێ. کاکە ڕفێق ئاستی ئەدەبیات چۆنە بینی ینی ئەلەی سەی مەریوانە بەخەڵ و جەنابەت سەدان کەس لە شاعران و نووسەران هەن کە شیعر و ئەدەبیاتی کوردی کارەکەن ئایا توانیویانە ئاستی ئەدەبیاتی کوردی لە بەراورد لەگەڵ ڕابردووی ئەدەبیاتی کوردووە گەشەی پێ بدەن یا هەر ڕای وەستێن یا دوا کەوتووە؟ وەڵام من وا ئەزانم زۆر باش بووە زۆر باش بووە زۆر فەرقی کردووە یانی زۆربەی خەڵک ئەلعان لە زمانی مامۆستاخانە 10% خەڵک خوێنەواری بوو تێگەیشت لە مەسئلە بەڵام ئیسر لەخوا بە زیاوە بێ باوەڕ کە لە 50% بەرەوژور خەڵک ئاگاهی بەسەر ئەدەبیاتی کوردیە هەیە و خوێندن نووسینی کوردیە هەیە ئەمجارە شاعرانیش زەحمەت زۆر ئەکێشن نووسەران زەحمەت زۆر ئەکێشن لە بڵێن تەلەڤیزیۆنیشتیش خەڵک استفادە ئەکات لە بەرنامە کوردیەکان گوێگرتن بەڵحاصڵ هین زۆرە بڵێن ئەم دەستگای ڕاگەیانیشتە زۆرە خەڵک استفادەی لێکە من بە ئەنازەیە ڕازیم بەڵام هێشتا زۆر کەمە هێشتا زۆر کەمە ئەوە کە پێویستە نەکراوە ئینشەڵڵا بەڵکو لە داهاتووە هەنگاوی بۆ هەڵبگرین. وەکو نووسەر و شاعرێک کێشەی شاعرانی ئەمڕۆی کوردستان لە چی ئابینی جەنابەت؟ مشکڵاتیان لە چی ئابینی؟ وەڵام مشکڵاتی شاعرانی کوردستانی بڵێن خۆرهەڵات وە ئەزانم لە چاپە ئەگەر یەک شعر بڵێن یەک زەڕێتیا بێ بۆ ئەبێ زۆر هاتوچوو پێ ئەەکەن بۆ چاپ ناکەن یانە ناتوانی ئەوە کە ها لە دڵتا چاپیکەی ئەبێ شتێکی زۆر ساکار و سادە چاپکەی ئێمە لەوە گرفتمان زۆرە من وە ئەزانم لە بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو مشکیلەمانە هەیە بەڵام لەو دیوە کە من خەبەرەزانم بڵێن لە باشوورە هەر ئاوا چاوێکی پێ ئەخشێنن یەکجار ئاوایەکی لێکەن وەڵ بڕۆ چاپیکە بەڵام ئێمە ئەبێ نقطە بە نقطە لێو پرسندا ئەمە ئێتر بێ بە مشکیلەیەک بۆ ئێمە. بەڵێ بیرەوەری خۆش و ناخۆش بەم شیعرانەتەوە بەر کەسێک هەر شاعرێک بیرەوەریەک هایەکی هەیە ینی هەم بیرەوەری تاڵی هەم بیرەوەری شیرینی هەیە بە شیعرەکان و بابەتەکانی جنابە هیچ چێک هەیە لەو بیرەوەری خۆشانە بۆمان بگەڕێتەوە لە تاڵ و شیرین؟ بەڵێ کە جێی دەرس بێ. وەڵا جارێکیان من لە ئەندی مشک بووم کتێبێکی مامۆستا قانعم پێ بوو ئەم جارە کە وەختی هاتمە مەرەخەسی خست بوومە بڵێن ژێر کراسەکەم دەرەش جارێکمان بوو پێی زانیم وتی بیاین جارە ژەنگی ئەڵام جارە هات کتێبەکەی تەماشا کرد کتێبەکەی گر بەدەستمە و کوڕێکی کرماشانی هێنا وتی تۆ ئەم لەناو ئەو شعرانە هەمووی ئاوایەکی لێ کرد چووە شعرەکە مامۆستاخانە لە بەندیخانە بووکی ئازادی چووە سەر ئەو شعرە ئەم جارە وەڵاوتی بە کوڕە کرماشانیەکە بیخوێنەرەوە ئەویش بە خوێندەوە بە زمانی خۆی خوێندەوە هەروە تێکەڵ و فێکەڵ خوێندە و ئەویت بە من ئەرژنگی تۆ معناشکن منیش پێچەوانە معنامە کردەوە ئەوەی مەسەن بووکی ئازادی مەوێ خوێنم خەنەس بۆ دەست و پێی ئەڵقاڵقەی پێوەن بۆ پڵپڵە و لەرزانەیە ئەومە چییە ئەمە قوربان ئەڵێ کوردستان گوڵ و گوڵزاری جوانی هاتیا و ئەم جارە کاکە گیان میلەتەکە دامداری ئەکات و چی ئەکات ئەم بردە بابەتێکی تر ئەم جارە وەڵات تا ئاخر خوێندەوە تا ئاخر پێچوانە معنام کردو بۆی وتی خۆداوە کێلی ئەرژەنگی درۆغ میگی های بە پشت ماوەدی بڕێوە درۆغ میگێتی وتی ئەو کوردستانە میگە تۆ میگی دامداری این بە هەم میخۆرە وەڵام جارەی تر باش بوو وەڵا نەیگرتم. لێرەوە چه پەیامێکت هەیە بۆ شاعران و هاوقەتارانی خۆت لە شارەکانی تری کوردستان لات وایە بێت پەیغامێکیان لێرەوە پێ بگەێنی؟ وەڵام من لە چەند جار لە کۆبوونەوەی بڵێن باوەژیرە لە سنە 400 دانە شاعر کۆبوونەوە بوو لەواش لە خزمەت ئەو هەموو خەڵکە کە بڵێن نوێنەری مافی مناڵان لە ئێران هاتبوون
ئەی نەسیری چەندها شاعری گەورە هاتبوون من لە خزمەت هەموویانە عەرزم کردن وتم من هەنگاوێک مەڵگرتووە بۆ کاری مناڵان لەو کاتا 4,000 شعر مڵاو کردبووە 4,000 کۆپی شعر مڵاو کردبووە وتم ئێوەش پیاوەتی کەن ئەم شاعرانم 400 نەفەرە بێن هەرکە لە شار خۆی هەرکە لە وڵات خۆی لە دێی خۆی بێت کۆپی لە شعرەکانی گرێ مناڵ هەیەش مەسەڵەن مەجەلەیەکی بچکۆلە بە 30,000 شاعر دەسەڵاتی نەبیسێنێ تۆ شعر کۆپیە 50 منی تێچێ تۆ قەی ناکات تۆ گوزەشتکە لەو عەزیەت وەخت خۆتە شعرەکانت کۆپی کرد نام ناڵانە بڵاوی پێکە ئەوە زووتر لە کتێب بڵاوەیە کات و ئەناسرەی باشە کتێب شتێکی باشترە بەڵام ئەوە وەک دەست پێکە با مناڵان عەلاقە پیاکەن بە شعری کوردی جا دوایی کتێبەکەش دوایین چاپکەیت و بیتە خزمەت مناڵان زۆرم ئێستاش لەم کاناڵەوە وەکو برایە بچوو لە خزمەتیان عەرز دەکەم ئەگەر ئەم کاری منیانە بەدڵە حتا ئەتوانن بەرهەمەکانیان بڵاو بکەن بە خەباو خەرجی زۆری تیان نەچێت بۆ مناڵان چونکە مناڵان زۆر منانە نیوەی مناڵان بێدەسەڵاتن نیوەی لە 50% مناڵان دەسەڵات کتێب سەردن و مەجەلە سەردنیان نییە ئەو 50 کە هەیانە ئەو نە عەلاقەیان بە خوێندنەوە نییە زۆرتر مناڵە فەقیرەکان پێیان خۆشە کاری ئەدەبیاتی کوردی بکەن سپاس بۆ جەنابەت ئێمە پرسیارەکانمان کاتی بەنامەکەمان بەرە کۆتایی ڕۆی جا ئەگەر جەنابەت وتەیەکی ئاخرت هەیە یا شعرێک هەیە کە پێشکەشتێکی بەبینەران لە خزمەتتای شعرێک تریشم بوو تازە نووسی بووم ئەمە بەناو ئەنگوستیلە کە مناڵان شوێن شتی هیچ و پوژ نەکەون ئەڵێ ئەنگوستیلەم کڕیوە پەنجەمی دابڕیوە لە قامکم دەری دێنم لە ئاگر ئەی سووتێنم لاک و ماتیک و دەرمان نەخۆشینە بۆ سەرمان خرخاڵ و تەل و گوارە فڕەیدە تا ئەو خوارە شتی بێکەڵکم ناوێ کاتی پێ ناگرم تاوێ پارە نادەم بەزایە بە کەڵکی هیچم نایە پێنووس و هەگبە و دەفتەر چەک و چران و سێبەر پۆل بە پۆل سەر ئەکەوم هەتا لووتکە ناسرەوم دەمت خۆش بێ و دەست خۆش بێ قەڵەمت ڕەنگین بێت و بتوانی خزمەتی جوان پێشکەش بە گەل و نیشتمانەکەت بکەیت ئینشەڵڵا یاخوا بەخێر بێ سپاس بۆ جەناب بینەرانی ئازیز و خۆشەوی سپاس و ماڵەوایتان لە یەکەین کە تا ئەم کاتەی بەرنامە بینەر و بیسەرمان بوون هیوادارن کە نووسەران و ڕۆشنبیران و شاعرانی کوردستان وەکو کاک ڕەفێق بتوانن بە لێبوردەیی و بە سنگفراوانیەوە بتوانن ئاسەوارەکانی خۆیان پێشکەش بە نیشتمانەکان بکەن تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای بەرزی بیا و تاز بێت.